بەدگومانی بەرامبەر کاری چاکەی مسلمانان ئەمەش زۆر خەتەرە. مسلمانە بینێ کارێکی ئیسلامی کردووە شیاوە ظاهیرەن ئیشێکی باشە، مزگەوتێکی دروست کردووە لە دەبا بڕوا ڕێابازیوە پارەی هەموو لە حرام کۆ کردوێتەوە ڕوا مزگەوتم بۆ دروستەکە، یەکێکی کە بەشدار بووە لە مزگەوتەکە دروست بکات هەروای پێڵە، یەکێکە کتێبێکی چاپ کردەوە با بڕوا ڕێابازیوە کتێبی چاپ کردو بۆی بڵێن وڵاویش نووسەرە. خۆ تۆ لە دڵیانی خۆ تۆ ئەم ڕێابازیە لەوا نازانی چییە، بەڵێ هەندێک سیما و سیفەت لەوانێ دەرکەوێت، بەڵام ئێمە ئامۆژگاری یەکتری کردنان مەبەست. ڕیشی هەشتۆتە لەبەر سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ڕیشی هەشتۆت، شڕواڵەکەی کورت کردوێتەوە لەبەرەوە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام، خۆیش نایە بە نمونە لە بازاڕ ڕابڕوە تەنها ئەو شڕواڵەکەی کورت. سیواکی هەڵگرتو لەبەر خاتریەوە هەڵی گرتو کە سونەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، بۆ سونەتەکە سیواکەکەی ئەو باشترە یا فڵچەکەی دانی تۆ. ئەم بەدگومانیە بە ئینسانە مسلمانەکە وردە وردەوا لێکە خۆت تووشی ئەو دڵڕەقیە ئەبی، تووشی سیسبوونەوەی ڕۆحەبی. سیسبوونەوەی ڕۆح تەبەن مەبەستم لایەنی زۆهدەکەیە، ژینا ڕۆح ئەسڵەن نازانێت چێتە ئەوڵێن سیسە بێتەوە یا قەڵەوە. عادەتەن ژڵێن گەشانەوەی ڕۆح یا شنەی ڕۆح یا گەشەی ڕۆح مەبەستمان ئەم لایەنی زوهدەیە، من بۆ خۆم کە بەکاری دێنم مەبەستم ئەم لایەنی زوهد و تەقواکاریەیە، نەک ئەوەی کە وەکو خەڵک پێڵێ لایەنی مادی و لایەنی ڕۆحی، چونکە لە ئیسلامە لایەنی مادی و لایەنی ڕۆحیەکە نییە. لایەنی ئینسانە ئەم ئینسانە پەروەردە بێ لەسەر عبودیەت. ئەوەی پێڵێن لایەنی ڕۆحی مەبەست ئەوەیە تەقواکارە، زوهدی لە دڵ و دەروونایە، تعلقی بەخوای گەورەوە زۆرتر، خۆشەویستی خوای گەورەی زۆرتر لە دڵایە، بە نووری خوای پەروەردگارە بینە گەیشتوتە ئەو تەقواکاریە. یا ئەیها الذین آمنوا إن تتقوا الله یجعل لكم فرقانا. ئەگەر تەقواکاری خوای گەورەتان هەبوو زۆر بوو واتان لێ دێیتە فورقانتان دەستکەوێ، حەق و باتڵ لێک جودا بکەن. ئەوەش بەڕاستی دەرەجەیە کە خۆ کەسێک نایگاتێ خوای گەورە پێمان بەخشێ و بەرزمان کاتەوە بۆ ئەو ئاستی کە ئەوەندە بگەینە ئاستی خواناسیەکی باش. ئەم کابرا بەدگومانە کە بەرامبەر مسلمانان بەدگومان کەوتووە، سەیرەکەی هەروەکو وتمێکێک بەرگری لە ئیسلامەکە، تۆمەت و ئەنواع وشکەڵ تۆمەتی بۆ دروست کردو. جاری وایە تۆ خۆت نزمی دەوروبەرت بەرزە کەچی گلەی لە بەرزەکەی ئەوەکە، خۆت جورئەتت نییە دەرکەوی، ئەو دەرکەوتووە کەچی بەغیلی پێوەی کە دەرکەوت بەدگومانی لێ. ئەو خێرەومەنە لە تۆ فەقیرتر و بەخشیوێتی کەچی تۆ بۆ هەموو سەرۆت و سامانەشەوە نابەخشی. لە مزگەوتی جیهاد جارێک داوام کرد لە مسلمانان و ڕەحمەتی خواتان لێبێ، مزگەوتەکەمان پێویستی بە هاوکاریکردنێکەوە. لەو کاتێک کە دکتۆر عەلی قەرەداخی فەرشی سووری کڕی بوو بۆ کولەی قەڵاچوالان بۆ سەربازانی یەکێتی، داواشمان لێ کردبوو کە عەلە الەقەل شتێکیش بۆ ئێمە بکڕن بۆ مزگەوتەکە، هەر بەیتولمالیشە خۆ لە جرفانی شڕواڵەکەی دەرینایە. لەو کاتێ داوام لە مسلمانان کردوتم بەڵکو هەر کەسە گەر بەقەدر ڕادەی خۆتانەوە یەتوانێت. هەبوو تەلەبەی داما و فەقیر هەبوو کراس و شڕواڵێکی لەبەرا بوو، پارەیەکی تێکرد بە مقداری خۆی. ئافرەتێکی مسلمانی ڕێک و پێک و محەجەبە لە گەڕەکی ئازادی ڕۆژێک هاتوو بەو ماندووبوونیە 5-6 بڕداری هێنابوو لەگەڵ خۆی. وتی وەڵام مامەساجان ئێمە دارم هیچمان نەبوو پارە، بەس ئەم بڕدارانە مێناوە بۆ مزگەوتەکە. ئەمە لە تەخورماکەیە، ئەو دانە خورمایە کە ئەو سەحابە بەڕێزانە ئایان هێنا بۆ خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام. ئێمە ئەم ئیمان و دین و تەقواکاری و ڕەوشتە پارسەنگەمان بزر کردووە ئێستا لە ژێر سێبەری بەحس و یەکێتی و احتیلال و تاغوتانی کورد. ئێمە پێویستە ئەم سیفەتە بجێڕینەوە بۆ ئیمانداران، یەکتری بیرخەینەوە تاکو ئەگەڕێت. پێویستە گومان باش بین بەرامبەر بە مسلمانان. تۆ چەند ڕەخنە لە ئەفکاری منەگری بیگرە، لە دید و هەڵوێستی منەگری بیگرە، بەڵام وا مەزانە من ئەمانم بۆ ڕیابازی کردو، وا بزانە کە ئەمم بۆ سەرخستنی دینەکە کردووە، ڕەیەکەمت پێ قبوڵ نەبێ، تۆ دەلیلێکی تری بە قووترت هەیە، من بە هەمان شێوە ئەڕوانمە ئیشیت، من پێم شتێکی ڕەوانیە تۆ بچیتە ئەو جەبهەیە خەڵک تەشجیعکەی گومڕاکەی، وا بزانی پێشمەرگە ئەگەر وای لێبێ بزانێت کە ئەگەر کوژرا شەهیدە. ئاخرەوە لەژێر ئاڵایەکی جاهیلیایە. ئەنجا تۆ یەکێ مزگەوتی دروست کردووە، من بۆچی پێڵم بۆ ڕێابازی کردوێتی؟ ڕەخنە لە ئەفکاری ئەگرم، ڕەخنە لە سلوکی ئەگرم کە لەگەڵ شەرعەکەیان نەگونجا، نەک لەگەڵ ڕەئی منە. من ئەڵێم وەڵام بە دەلیلی من ئەوە پێم وایە ئاوای.
بۆیە بڕواشم بە فرەدیدیەکە هەیە، بۆیە بڕوان بەوە هەیە کە لەگەڵ سۆفیەکە ئەتوانم بژیم، لەگەڵ مەدخەلیەکە ئەتوانم بژیم، لەگەڵ ئیخوانیەکە، لەگەڵ کۆمەڵە، لەگەڵ نورچیەکە، لەگەڵ هەر کەسێک لەو ئینتیماعاتانی کە هەیە ئەتوانین بژین. لەبەرەوەی خۆم باوەڕم بەوە هەیە کە ئەبێ گومان باشیەکەم خەمە پێشەوە. ئەوەی کە ڕیابازە دائیمە ئەو گومان خراپەی بۆ دروستە بێ بەرامبەر بە سلوکی خەڵکی. ئەوانیان بۆ حساب ناکە. یەکێ خێرەومەنە، یەکێ چاکاکە، یەکێ کتێبی داناوە، یەکێ مەقالەیەک نووسێ، یەکێ شاعیرە، یەکێک لە مزگەوتە ساوەتەوە نەسیحەتێکە کە هەر لەبەر خاتری خوای گەورە ئەڵێت خوا ڕیزەکانتان ڕەحمەتی خواتان لێ بە بار ڕیزتر بێەوە تۆزێ وەرە پێشتر. هەڵە خۆی لەو عالەمە کردو بە کوێخ. هێبرا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عەلی کوڕی ئەبی تاڵیبی دا ئەنە ڕیزەکان ڕێکخە. یەکێکی کە پەنجەی قاچت ناو بە پەنجەی قاچیەوە قاچی دوورە خاتوو. هێبرا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموو قاچ سەر ئاوا بە یەکترەوە بنووسێ، حتا عەلی کوڕی ئەبی تاڵیب فەرموو بەلەکمان جاری وا بۆ عەرەقیە کردەوە کە بە یەکەوە شانمان بە یەکەوە، کەچی پێی ناخۆشە بەدگومانە لەبەرەوەی ئەو کەسە وای پێوتوت. یەکێکی کە بەقەدەر مقدارێکی خۆی کە هەیەی خێری کردووە بەدگومانە بەرامبەری کە ئەڵاوە مەسەرەت و سامانەی هەیە بزانە ئەوەندەیدا، یعنی ئەوەندە کەمیدا. تۆ چوزانی ئەوەندە کەمی لە مزگەوتدا، لەم مزگەوتەیە چۆتە مزگەوتەکەی تری شەرپارە کۆکەنەوە. ئەوە لە کوردستان ناتەوان، چونکە کوردستان ماشەڵایان لێبێ عەلمانیەتی کوردی وای لێ کردووە، ماشەڵایان لە جەهەنەما ئینشاڵڵا لێبێ، لەوێ عەدەدیان زۆر بێ. وایان لێ کردوون کە خەڵک سەرباری ئەوەی زەکاتەکە نادا، سواری کۆڵیشیان بوون ئەڵێن زەکاتەکە بدەن بە ئەوقاف. بیرتان دێتەوە پێش 4-5 ساڵیان بیدەن بە ئەوقاف. ئێستا سواری شان و ملیان بوون کە دینەکەشیان لێساندون، ڕۆحیشیان لێساندون، پێشمەرگەکانیان بردو بە جەبهەکاڵێن ئادەی خەڵکی نەزەکاتەکە کۆکەنە بۆ ماڵە پێشمەرگە. تۆ سەیری ئەو دین هەڕاجکردنە، تۆ سەیری ئێوە چەند زەلیل بوون ئێستا. کابرا خێرەومەنە شتێکی داوە بەخێر تۆتانە و لەبەرتانەوە تەشەری تۆ دەرناچێت. آخر أما هر موقفي منافق كانك أخوي جرا فرمي الذين يلمزون المتطوعين من المؤمنين في الصدقات والذين لا يجدون إلا جهدهم فيسخرون منهم سخر الله منهم ولهم عذاب أليم. أو دوروانە کە تانەوتە شەر لە مسلمانان هەدەن کە خۆیان بۆ جیهاد تەرخان کردبوو، ئەوەی هەیان بوو زۆر بوو یا کەمیان هێنا لە پێناوی خۆی گەورە ئایان بەخشی کە هەیان بۆ هیچی نەبوو. خۆی گەورە فەرمێ هەیان بۆ هیچی نەبوو، بەڵام ڕەنج و وزە و توانای خۆیە هێنا. دێ بە منەڵێ مامۆستا من بەڕاستی ناتوانم پارە بدەم بۆ چاپکردنی کتێبێ، بەڵام من ئامادەم بینووسمەوە. ئەمە ڕەنج و جوهدەکەیەتی، ئەمە کاتەکەی خۆی تەرخان کرد. بەخوا گەنجمان هەبوو کاتەی لە مزگەوتی کەرەج لە ئێران ئیمامی مزگەوتەکە بووم، پێویستیمان بە پارە بوو کۆی کەینەوە بۆ ئیش و کاری خۆمان. ئەو کاتێ من عایلەمان بەخێوە کردوون، هەیشە مزگوردی بووین و لەو وەردوگایە بووین کە داوام لە مسلمانان کرد برایەکی عەزیزی هەورامی یەک دان هەمانگی ڕەبەق چوو بۆ تاران هەموو ڕۆژە ئیشێ کرد کرەکاری بۆی پارەکە بێنێتەوە بۆ بەیتولمال. برا دین بەمانە سەرەکەوێ، دین بەم گومان باشیە، بەم سلوکە، بەم پارسەنجەتێ، بەم ئیماندارەتێ، بەم تەقواکاریە، بەم عوبودیەتە بۆ خوای گەورە سەرەکەوێ، نەک بە بەدگومانی و لوت بەرزی و هەڕاڵ بوون و خۆ بە عالمزانی و جانی چۆخایەتی و ڕیابازی و سبحان الله. ئەو خەڵکەی ئێمە چی لێ بەسەر هاتوو؟ ئەو برا عەزیزانەی لە ئەوروپا ئەژین، توخوا کوردستانی خۆتان بەراوردکەن بە هەر وڵاتێکی دنیا کە ئەیبینن، غەیری بورما کە لەژێر زەختە، غەیری ئەنگۆلا کە لەژێر مەعانات. توخوا مسلمانی دینداری خۆتان کوردستان مقارنە بکەن بە هەر وڵاتێکی دنیا هەیە بزانن ئەبینن لەمانە بێدینتر. توخوا ئەبینن لە مسلمانی ملتەزیمی مسلمانی کورد بەزیوتر، زەلیلتر، هەر شەقی تێ هەڵەن و هەر قبوڵی بێ. ئێوە ئاوەڕتان لە مسلمانانی تر داوەتۆ تخوا چیچان هەمووی ناکاتە سلێمانی، بەقەدەر سلێمانی خەڵکتیانی. ئێوە هەگاتان لێ بوو چۆن بەرامبەر بە ڕووس وەستا بوونەوە کە هەر 30 سانیە و ساڕوخەکە کەوت گرۆزنیە کەوت کە وای لێ هاتبووی تر بازار پیاویتی ئەنەما بوو، هەموو ژن دوکانەکانیانە بەربەڕێوە، بەڵام چەند بە عەزیزیشیە. ئێستاش چەند جوامێرن لە هەر شوێنێک لەم ئەوروپایە شیشانیەکە بینین و ئازانی ئێستا عەلەمەکەی پێ و لەو جیهادە هاتۆتەوە بەس ئیسراحەتێکە کاوە ڕواتوە. ئەوەندە بە غیرەتن بۆ ئەم دینە ئەجوڵێت. پاکستانی غیرەتی بۆ جیهاد ناجوڵێت، بەڵام بۆ عیلمی شەرعی و التیزامەکەی خۆی جوڵێ. ئێوە سیرتان کردو پاکستانی لە هەر شوێنێک کە هەیە بیر لە مزگەوتە کاتوە،
بەڵام ئێوە سەیری دیندارانی کورد کەن چەند لە دواوە، سەیری مەلای کورد کەن. ئێستا مەلای کورد بێنی زۆر لە مەلای کورد 5500 مەلای ڕسمی لە ئەوقافا هەیە، 5000یان بێنی ئێستا بۆ لای هەندێک عولەما لە دەرەوەی کوردستان ئەبینی یاڵا بە فەقێ قوبوڵیان کرد. باشە دیندارەتێ بۆ پووکاوت سەبەب ئەم سیفەتانن، ئەم عبودیەتەیە کە بۆ خوای گەورە ناسوڵح، ئەم بەدگومانیەیە کە دروست بوو، ئەم جانی چۆخایەتەیە، ئەم ڕیابازیە، ئەم هەوەسبازیە، ئەم هەڕاڵبوونەیە، ئەم لودبەرزیە، ئەم تەکەبورەیە، ئەم غەیبەتکردن و دووزمانی و یەکتر کوشتن و لە یەکتردانە. هەموو لە یەک مزگەوت نوێژەکەن، لە یەک ریزا نوێژەکەن، هەروین پێڵاوەکانیان لە پێکرد هەرێکە حیزبێکە وەرەکە ئیتیجاهێکە و یەکێک نییە زەکات بدا بە یەکێکی تر لە دراوسەکەی کە داما و فەقیر و هەژارە لە بەرەو لە حیزبەکەی خۆی نییە. تۆ بزانن چۆن داڕوخاوی، تۆ بزانین چۆن هاتووینەتە خوارەوە، هەمووش ئەپارڕێنەوە داواکەن ئەی بۆ خوای گەورە ئەم بار و زروفەمان بۆ ناگۆڕێ. چەند ئیستیعدادتان هەیە لە گۆڕینی بارودۆخەکە. عەزیزانی من، ئەو بەدگومانیە بەرامبەر بە مسلمانان کەم بکەینەوە. ئێمە ئەو بەدگومانیە زەرەرێکی گەورەمان لێدا، چونکە یەک دڵمان ڕقەکە دوایی سیما و صیفەتی مسلمانی ملتەزیمان لێلا ئەبا ئەنجا ئەبین بە حاڵەتێکی حیزبی متعەسیبی دەمارگیر چاومان غەیری خەتی خۆمان ناخوێن. نەسیحەتێکێکی جارێ پێش ئەوەی نەسیحەتەکە وەرگرێت، تۆ بە قورئان و حەدیث باست بۆ کردو، کەسێڵەوە لە چ جەماعەتێک هەڵە وەڵی ئاگام لێ و باسی سەید قوتبی کرد لێگەڕەوە شتی لێ وەرناگیرە ئەنە ضال و مەضلن. هێ تۆ کاکەی مەدخەلی، تۆ باشە جۆ لە حەدیثەکە ئەگری. ئێبرا تۆ کاکی سۆفی، تۆ جۆ لە حەدیثەکەی کابرای سەلەفی ئەگری. ئێبرای ئیخوانی، باشە تۆ جۆ لە کابرای مجاهید ئەگری، لە کابرای ئوسولی ئەگری کە ڕخنەیەکت لێ ئەگری. تۆ وەلا و بەراءەت هەرتیان نەماوە. کابرای جیهادی، تۆ باشە ئەوی تریش هەر نەسیحەتی تۆکە کە تووشی ئەم غولووە بووی. تۆ بۆچی پێ دوایە تفەنگچێتی و مجاهیدبوون هەر یەکن؟ تفەنگچێتی شتێکی ترە، مجاهیدبوونی شتێکی ترە. بۆچی پێمان گەورە بێ مەلایەک لەو سەر مینبەرە قسەمان بۆکە نەسیحەتەکەی وەرگری؟ با بۆ دوو فرمێسک ناڕێژی لە تەقواکاری خۆتە ئەو مەلایەکە قیامەتت بیرە خات، کە عبودیەتەکەت بیرە خات. عەزیزانی من، با قەرارێ بدە خۆت تەجروبەکە، یەک هەفتە لەسەر گومان باشی بڕۆ، بەدگومانیەکەت چارەسەرکە. بەخۆ مەڵێم پێشەوەی بە ئێوە بڵێم، من بەخۆم وتبوو پێشەوەی بە ئێوە بڵێم. با گومان باشانە ڕەفتارکەین بۆی بەدگومانیەکە چارەسەرکەین، بزانە چەند لە قازانجی خۆمان و ئومەتەکەمان، چەند لە قازانجی دیونەکەمانە. خۆی پەروەردگار یارمەتی دەری منیش و ئێوەش بێ ئەم بەدگومانیە لە ناخمانە بپوچێنینەوە بە تەقواکاری بە ڕووکردنە خوای پەروەردگار. یا ڕەبی خوایە ڕوومان لە تۆیە، تۆش ڕوومان تێکەی. خوایە بە ڕەحمەتی خۆت بە مەعیەتی خۆت وەرمانابی، نەمان دێتە دەست نەفسی خۆمان. خوایە بەرچاومان ڕوون کەرەوە بە نووری خۆت، خوایە دڵمان پاک کەرەوە بە خۆشەویستی خۆت، سینەمان گەورە و کۆفراوانی کە بە خۆشەویستی هاوەران و سلفي صالحي أم أمتي. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.